سڵاوتان لێ بێوم کاتتان باش لە تۆڕی میدیای ئێستاوە بژاری ئێستاتان پێشکەش دەکەم. ململانەکان لە سووریا جارێکی دیکە سەریان هەڵدایەوە و ئەم جارەیان چەقی ململانەکان وەکو دەبینن لە ناوچەی حەلەبە لە سووریا. سپۆنسەری ئەم ململانەیە نوێیەش تەحریری شام یاخود پێیان دەوترێ هەیئەی تەحریری شام. بژاری ئەم جارەمان تایبەتە بە بارودۆخی سووریا بە تایبەت ئەو گرژی ئاڵۆزیانەی کە لە ماوەی چەند ڕۆژی ڕابردووە ڕوویاندا. لەگەڵ میوانەکەمدا کە خۆی خەڵکی سووریا گفتوگۆ لەو بارەیەوە دەکەین و چەند پرسێک دەوروژێن و چەند زانیاریی نێومان پێ دەڵێت. هاوکات لەبارەی بارودۆخی کوردانی سووریاوە کە پێویستە چی بکەن و چۆن خۆیان لەگەڵ ئەم بارودۆخیا بگونجێنن زانیاریمان پێدا. بەڵام پێشەوە دەمەوێت چەند شتێکتان لەسەر بارودۆخی سووریا و ئەو ململانەی نوێی کە ڕوویداوە پێ بڵێم. چەند ڕۆژێک پێش ئێستا گرژی و ئاڵۆزەکان لە ناوچەی حەلەبەوە سەریان هەڵدا. وەک ئاماژەشم پێکرد سپۆنسەری ئەم گرژیانە هەیئەی تەحریری شام بە کە ئەمیرەکەیان ئەبوو محەممەد جۆلانیە کە ئەمیری تەحریری شام. ئەم هەیئەی تەحریری شامە لە ئیدلیبەوە سەریان هەڵداوە تا بارەگای سەرەکییان لە ناوچەی ئیدلیبە. دوای پێشتان دەڵێم کە چۆن دروست بوون ئەم هەیئەیە. ئێستا نوێترین زانیاری ئەوەیە کە لە شاری حەممە گرژی و ئاڵۆزەکان گەشتوتە شاری حەممە لە سووریا. لێرە گرژی ئاڵۆزەکان بەردەوامە. سوپای نیشتیمانی یاخود هێزی نیشتیمانی تەداخلی جەنگەکەی کردووە بە شێوەیەکی گشتی هێزەکانی سووریای دیموکرات یاخود کە بە هەسە دەناسراون تا ئێستا هیچ بەشداریشیان نییە و تەحریری شام هێزەکانی تەحریری شام خۆیان بە دوور گرتووە لە جەنگ لەگەڵ هێزە کوردەکان لەو ناوچەیە. هەڵبەت بە پشتیوانی رووسیا هێزەکانی سووریا بە پشتیوانی رووسیا ناوەناوە بردومانی ئەو ناوچانە دەکەن کە تەحریری شام کۆنتترۆلی کردووە لە ناوچەی حەلەب. سەبارەت بە تەحریری شام لە ساڵی 2007 دروست بوو. بەڵام پێش ئەوە لە ساڵی 2013 لەژێر ناوی بەرەی نووسڕایە دروست بوو کە ئەو کاتە کاتی سەرهەڵدان و سەروبەندی سەرهەڵدانی داعش بوو. لەم کاتەیە وەکو بەرەی نووسڕە خۆی ناسان. دواتر لە داعش جیابەوە و چووە ناو قاعیدەوە. دواتر هەیئەی تەحریری شامیان دامەزران کە وەک ئاماژەم پێکرد ئەبوو محەممەد جۆلانی ئەمیریان لەگەڵ جوداخوازەکانی ناو سووریا یەکی گرت و ناوچەی ئیدلیب کە ئێستا بارگای سەرەکی ڕێکخراوەکە لەوەیە ئەو ناوچەیان کۆنتترۆل کرد و نفوزی خۆیان لەو ناوچەیە قایم کرد. دوای دروستبوونی گرژیەکان حکوومەتی عێراق سوپای ڕەوانەی سەرسنوورەکان کرد. بەپێی ئەوەی کە سوپای عێراق بڵاوی کردوێتەوە لە ڕاگەیاندەکان لەو ڕاگەیاندانە یاخود بەپێی وتەبێژی سوپاکەیان لەسەر سنوورەکانیان لەگەڵ سووریایە دیواری کۆنکرێتیان داناوە و سنوورەکانیان بەهێز کردووە لەگەڵ سووریا و ئامادەشن بۆ هەموو ئەگەرێکی چاوەڕوانکراو یاخود چاوەڕوان نەکراو کە بێتە پێش و ڕووبات. بۆ وەرگرتنی زانیاری زیاترۆک پێشتر ئاماژەم پێکرد لەگەڵ زۆر بەڕێز شیروان ئیبراهیم ڕۆژنامەنووس گفتوگۆی زیاترەکەین لەو بارەیەوە. دەمانەوێت بزانین بارودۆخی ئێستای سووریا بەکوێ گەشتووە، ناوبڕێکی کورد وەرەگرین و دەگەڕێم وڵاتە. باش ئەو بارودۆخەی کە دروست بووە لە سووریا وەک پێشتر ئاماژەمان پێکرد دەمانەوێت سەبارەت بەو بارودۆخە زانیاری زیاتر وەربگرین. ئێستا دەچین ئەڵمانیا لای زۆر بەڕێز شێروان ئیبراهیم ڕۆژنامەنووس. کا شێروان سڵاوت لێبێ ئەم کاتەوە باش هیوام وایە زۆر باش سوپاس بۆ دەرفەتەکەت. ئەم کاتەوە باش کاکلاکۆ لە بۆ بەڕێزت و شێروان زۆر سپاس. سەبارەت بەو بارودۆخەی دروست بووە دەمەوێت دوایین زانیاریمان بیتێ بزانین ئێستا لە سووریا چی دەگوزارێ. بەڵێ هەروەکو هەموو کەسێک دەزانێت ئەو شتێک کە لە شاری حەلەب ڕۆیدا بەڕاستی
یەکجار چاوەڕوان نەکرابوو بە پێی هەموو چاودێرانی سیاسی و ئەوانەی کا بە دوواداچوونی بارودۆ خفیرە دەکەن. منیش وەکو ڕۆژنامەنووسێک کە خەڵکی کوردستانی ڕۆژاوام یعنی وەکو هاوڵاتی سووری بەڕاستی بەلای ئێمەوە زۆر سیر بوو. گومانی ئەوە هەبوو کە تا ڕادەیەک ئەو هێزانی کە سەر بۆ ئۆپۆزیسیۆنی سووریان و لایەنگری تورکیان یان لەلایەن تورکیا وەکو باوەڵێن پشتگیری دەکرێن کە بگنەوە نزیک شاری حەلەب، چونکە ئەو ناوچەیە بە پێی هەندێک ڕێکەوتنامەی ئاستانە ئەو ناوچانە لە بەشی ئۆپۆزیسیۆندان ڕابوو، بەڵام ڕژێم وردە لە دەستی ڕژێم وەریگرت بوو و بەسەری دازاڵ بوو. بەڵام ئەوەی کە چاوەڕوان نەکراو بوو کە بەو شێوەیە چوونەتە ناو شاری حەلەب و شتێکی دیکەشی زۆر سەیر هەبوو بەلای چاودێرانی وەکو باڵێن شیکارانی سەربازیش کە ڕژێمی سووریا بەبێ هیچ بەرگریەک پاشەکشە بوو بەر لەوەی کا هێزەکانی ئۆپۆزیسیۆن چەکدارانی ئۆپۆزیسیۆن و هەروە دەستەی تەحریر شام وەکو پێ دەڵێن کە ئەوان پاشماوەی ڕێکخراوی ئەڵقاعیدەن چوونەتە ناو شاری حەلەب بەبێ ئەوەی کە بەرگریەک لەلایەن ڕژێم هەبێت و بەبێ ئەوەی کە هێزی فڕۆکەوانی رووسی کە لە ساڵی 2015 تا ئێستا پشتگیری سەربازی ڕژێمی سووریا دەکات ئەوش هیچ بەرگری نەبوو. تەنانەت لە یەک دوو شوێن تۆپباران کردن لەوانەیە پەیوەندیان بە پرسی هەواڵگری و استخبارەتیەوە هەبێت، بەڵام تا ئەم لەحەزەیە هێزەکانی ئۆپۆزیسیۆن و هەیئەی تەحریر شام بە کەیفی خۆیان لەو ناوچوانە جموجۆڵ دەکەن. بەڵام ئەوەی کە زیاتر لە چاوەڕوان نەکراو بوو دیسان کە ئەو هێزانە گەیشتنەوە شاری حەما، ینی تقریبا تا هەندێک لە گەڕەکەکانی شاری حەماش کۆنتترۆلیان کردووە. ئەمەش بەڕاستی زۆر سیر بوو لە ڕووی سەربازیەوە لە ڕووی سیاسیەوە و بەپێی هەموو ئەو چاودێرانی کە بە دووادەچوونی بارودۆخی سووریا دەکەن. لەوانەیە گومانی ئەوە هەبوو کە ڕژێمی سووریا دەڕوخێت وەکو کە هێزەکانی ئۆپۆزیسیۆنی لیبیا یان بەرەو شاری تەرابلسی پایتەختیان کە کودەتایەک لە دیمەشق ڕوویدا و ئامانجیانەوەی ئەم هێزانە بگەنەوە بەوێ و کودەتاکە فراوانتر بێ. ئەمە دروستە زانیاریە؟ نەخێر، من بەپێی بە دوواداچوونی خۆم مەسەلەی کۆدەتا زیاتر دەنگۆ بوو. لەوانەیە پێ دەچێت ینی هەر ڕژێمێک هەر هێزێکی سەربازی کە تووشی ڕووداوێکی ئەوەندە گەورە دەبێت بۆ نمونە هەندێک ناکۆچی یاخۆت دەمەقالەیەک شتێک لە ناو سەرکردایەتی ئەو وڵاتەیەدا ئەو هێزەیەدا دروست بێت، ئەمە بێگومان ینی شتێکی زۆر غەریب نییە، زۆر سێر نییە. بەڵام مەسەلەی کۆدەتا تقریبا لە هەر شەڕێکدا کە ڕووی دەدات لە نێوان شارێکی گەورە بەبەس منک هەموو شەڕێک لە نێوان ئۆپۆزیسیۆن و ڕژێمی سووریادا ئەو دەنگۆیە بڵاو دەبێت. جاری وایە دەڵێن فاروق شەرع کە پێشتر وەزیری دەرەوە بوو دوایەتر بوو بە جێگری سەرۆک کۆماری سووریا، تقریبا هەموو ساڵێک بڵاو دەکرێت دەنگۆیە کە گوایە فاروق شەرع دەبێتە سەرۆکی کاربڕێکراوی سووریا لە جیاتی بەشار ئەسەد، دوایە کە بەشار ئەسەد هەڵدێت بۆ رووسیا بۆ نمونە. ئەم جۆرە دەنگۆیانە تقریبا ساڵانە بڵاو دەکرێن، شتێکی نوێ نین. بەڵام من دەمویستە ئاماژە بۆ خاڵب دەم کە پێش 10 ساڵ کە هێزەکانی ئۆپۆزیسیۆنی لیبیا بەرەو تەرابلسی پایتەختی لیبیا ڕۆشتنیان هێزەکانی ئۆپۆزیسیۆنی یەمەنی بەرەو سەنعای پایتەخت ڕۆشتن، گومانی ئەو هەبوو کە لە میانەی 72 ساعتدا ڕژێم دەڕوخێتەوە بالفعل ئەو شتەیەش هەبوو. دوێنێ هەندێک چاوەڕوانی ئەو قسەیەش دەکرا، بەڵام ئەوەی کە ڕوویدا و ئەو هەموو گومانانە وەکو با بڵێن پشتگوێ خست ئەوە بوو کە هەرێک لە سەرۆکی وڵاتی ئیمارات و سەرۆک وەزیرانی عێراقی پەیوەندی ڕاستەخۆیان لەگەڵ بەشار ئەسەدیان ئەنجامدا و پشتگیری و پاڵپشتی خۆیان بۆ ڕژێمی ئەسەدیان دەربڕی. بێجگە لەوەش وەزیری دەرەوەی مسر و هەروەها وەزیری دەرەوەی سعودیەش لەگەڵ هاوشەوەی خۆیان وەزیری دەرەوەی سووریا قسەیان کرد و پاڵپشتی و پشتگیری خۆیان بۆ ڕژێمی سووریان دەربڕی. ئەمە جۆرێک لە پشتگیری نێودەوڵەتی و هەروەها وەکو با بڵێن شەرعیەتی وڵاتانی دراوسێ بۆ ڕژێمی ئەسەد دووپات کرا. بۆیە سیناریۆکە وەکو هەمان سیناریۆی لێشاوی وەکو با بڵێن هێزەکانی ئۆپۆزیسیۆنی لیبی بەرەو سیناریۆی چییە؟ ئامانجی داهاتویان چییە؟ ئەم چەکدارانە بۆ پێکە جەنابی خەڵکی سووریای ئامانجەکە چییە؟ دەیانەوێت بەکوێ بگەن؟ من بەپێی پەیوەندیم لەگەڵ هەندێک ئەوانەی کە شیکاری سەربازین و هەروە سەرکردن لە ئۆپۆزیسیۆنی سووریادا ئەوان خۆشیان پێیان سەیرە کە ئەوەندە
پێشکەوتنیان بەدەستەوە هێناوە بەڕاستی چونکە ئەو ژمارە کە دانراوە بۆ کۆنتڕۆلکردنی دەوروبەری حەلب نەک تەنها شاری حەلب 20,000 چەکدار بە پێی قسەکانی خۆیان ئەو 20,000 بەشی تەنانەت ئەو ناوچای دەکات یان ئەو هەموو پێشکەوتنە سەربازیەکە ئۆپۆزیسیۆنی سووریا لەگەڵ بە سەرکردایەتی هەیئەی تەحریری شام کە پاشماوەی ئەلقاعیدەن ئەو بەشەی ئەو ژمارە چەکدارەی کە لەگەڵیانن بەشی ئەو هەموو ناوچانە ناکات کە کۆنتڕۆڵ بکەن ئەگەر هاتوو ڕەتفعلێکی سەربازی لەلایەن ڕژێمی سووریا بە پشتگیری هێزی ئاسمانی رووسیا ئەنجام درا گوایە کەمینێک بۆسەیەکی سەربازی لەلایەن ڕژێمی سووریا و رووسیاش هەبێت بۆ ئۆپۆزیسیۆنی سووری کە ڕێگە بەو پێشکەوتنەی ئۆپۆزیسیۆن بدەن وەکو با بڵێن جۆرە بەربڵاویەک بە چەکدارانی ئۆپۆزیسیۆن بدەن و دووبارە وەکو با بڵێن ئێریشێکی سەربازی فراوان لە دژ بە چەکدارانی ئۆپۆزیسیۆن ئەنجام بدەن ئەم شتانە ئەم خاڵانە تا ئێستا لە چوارچێوەی وەکو با بڵێن گوماندان هێشتان پێشبینی ئەوە دەکرێت بەڵام ینی جێگای گومانە چونکە تۆزێک زوم ئاوتکەین سەبارەت بە لە حەلب و سووریا تۆزێک زوم ئاوتکەین بینە دەرەوە سەبارەت بە کاریگەریەکانی لەسەر عێراق و هەرێمی کوردستان بە تایبەتی و شەرقی ئەوسەط بە شێوەیەکی گشتی کاریگەریان چی دەبێن بارودۆخە بێگومان کاریگەری ڕاستەوخۆی لەسەر پرسی کورد لە ڕۆژاوای کوردستان هەیە لە کوردستانی سووریا چونکە بەشێکە لە سووریا لە ڕووی نەخشەوە لە ڕووی سەربازیەوە لە ڕووی پرسی گشتی سووریا بێگومان کاریگەرکە ڕاستەخۆ لەسەر پرسی کورد هەیە هەروەها دوو گەڕەکی گەورەی کوردنشین لە شاری حەلب هەن گەڕەکی ئەشرەفیە لەگەڵ شێخ مەقسوود ینی بە سەدان هەزار کورد تێدا کوردنشینن و هەروەها بەشێکی زۆر لە کۆشبەرانی ئافرینی داگیرکراویش لەوەی نیشتەجێن ماوەی چەند ساڵێکە ئەمە خۆی لە خۆیدا کاریگەریی ڕاستەخۆ لەسەر ئەو پرسە هەیە و تا ئێستا وەزعەکە ئارام وەکو ئەوەی کە جوێمان لێ دەبێت ئەوەندە هێشتا مەترسی دیار نەبووە بە شێوەی کە ڕاستەخۆ هەروەها هێزەکانی یەپەگای خۆت هەسەدە لە هەندێک ناوچەی ڕۆژئاوای سووریا کە کوردنشین نین بەڵام هێزی هەسەدە لەوێندەر ینی بەسەر دەسەڵاتی سەربازیان لەو ناوچانەدا هەن وەکو ناوچەی منبج تەرەفعات و دەوروبەریان لە پارێزگای حەلب لە ڕۆژاوای سووریادا و ئەو ناوچەیەکی هەژمونی رووسی تورکیا ینی هەژمونی ئەمریکیش بە یەکجاریش لەوێندەردانیان لەوانەیە مەترسیەک لەسەر ئەو ناوچەیە دروست بێت چونکە ماوەی زیاتر لە 3 ساڵە ئەردۆغان و ڕژێمی تورکیا داوای ئەوە دەکەن کە هێزەکانی ئۆپۆزیسیۆن ئەو ناوچەیەش کۆنتڕۆڵ بکەن هێشتان لە داگیرکردنی عەفرین لە ساڵی 2018 تا ئێستا تورکیا ئۆپۆزیسیۆنی سووری دەیانەوێت کە بەسەر ئەو ناوچەیەدا زاڵ بن لە ڕووی سەربازیەوە لەوانەیە مەترسیەک بەسەر ئەو ناوچەیەدا هەبێت تا ئێستا هێشتان دیار نەبووە کە تا چ ڕادەیەک کۆنتڕۆل دەکرێت هەروەها لە ڕووی پەیوەندی سەربازی ناوچەکانی هەسەدە بە ناوچەی ترفعاتەوە ناوچەیەکی پەیوەندی ڕاستەخۆیان نییە لە ڕووی جۆگرافیەوە ناچار دەبن لەو ناوچانەی کە لەژێر دەسەڵات ڕژێمدا بوون گواستنەوەی سەربازی لە نێوان ئەو دوو منتەقەیەدا وەکو با بڵێن ئەنجامدەن ئێستا هەندێک لەو ناوچانە کەوتونەتە ژێر دەسەڵاتی یاخود لە ژێر کۆنتڕۆلکردنی هێزەکانی ئۆپۆزیسیۆنی سووریدان ئەوە مەترسی هەیە بەڵام لە ڕووی هەرێمی کوردستان باشووری کوردستان بەڕاستی تا ئێستا شتێکی ئەوەندە وەکو با بڵێن کاریگەریی گەورە دیار نەبووە چونکە ناوچەی شەڕ دوورە لە سنوورەکانی هەرێمی کوردستان و نەخشەی هەرێمی کوردستان حتا لە هەندێک ناوچەی کوردیش لە هەرێمی جەزیرە بوون لە ڕۆژاوای کوردستان دوورە لەو ناوچەیە دوێنێ فەرماندەی هێزی بەرای عێراق ینی لێدوانیدا کە گوایە هێزەکانن لە ئامادە باشیدان لە ڕووی هەر مەترسیەکدا من پێم وایە ئەو قسە تەنها لە بۆ ڕاگەاندن بوو یعنی ئەوەندە هیچ هۆکارێکی مەترسیدار لەسەر سنوورەکانی عێراق و هەرێمی کوردستان دیار نەبووە ناوچەی شەڕ زۆر دوورە لە سنوورەکانی عێراق و هەرێمی کوردستان تەنانەت نزیکە لە هەندێک ناوچەی کوردی لە ڕۆژاوای کوردستان و لە ناوچەکانی ژێر دەسەڵاتی هەسەدە من کە دەڵێن ناوچەکانی ژێر دەسەڵاتی هەسەدە ئەو ناوچانەی کە عەرەب نشینن نەکتە کوردین چونکە ئێمە دەزانن هێزەکانی سووریای دموکرات بەسەر 3 پارێزگای سووری دەزاڵە باشە بە شێوەیەکی گشتی بارودۆخی کورد چۆنە لە ئێستاە لەو ناوچانە
کام ناوچەیە بالضبط مەبەستم لە سووریا لەم بارودۆخ ئاوازەی کە دروست بوو ئەو ناوچانەی کە لە ژێر دەسەڵاتی هێزی سووریای دموکراتان تا ئێستا سەقامگیرن و هیچ گۆڕانکاری تێدا دروست نەبووە تەنها بەڵکو تەنها لە یەک بنگەیەکی سەربازی ڕووسی لە نزیک شاری کۆبانەی هەندێک گۆڕانکاری تێدا دروست بووە بەڵام باکووری ڕۆژهەڵاتی سووریا بەگشتی یاخۆت ڕۆژهەڵاتی ڕووباری فۆرات بە شێوەیەکی گشتی ناوچەیەکی ینی سەربازی هەژمونی ئەمریکا بۆیە تا ئێستا هیچ مەترسی بەسەریدانی وەکو باسم کردیانی تەنانەت ئەو دووگەڕەکەی کە کوردنشینن یاخۆت هەندێک ناوچەی سەر بە حەلب کە لە ڕۆژ ئاوای ڕووباری فوراتن لە ناوچەی هەژمونی سەربازی رووسیادان و ڕژێمی سووریادان لەوانەیە مەترسی لەسەر ئەو ناوچانە هەبێت تا یعنی شتێک دیار نەبووە و بارودۆخەکە ئارام و سەقامجێرە گوایە ئۆپۆزیسیۆنیش لەو خاڵەیە ئاگادارەکە لە ناوچە کوردیەکان نزیک نەبێت و هەروەها لە بەرامبەریشدا تا ئێستا هێزی سووریای دموکرات ئامادەبوونی خۆی دەرنەبریوە کە هاوکاری هێزەکانی ڕژێم بکات پێشتر لە هەندێک شەڕی بچووک ئێرە و لەوەی کە دروست بوونە هێزەکانی سووریای دموکرات بە شێوەیەک لە شێوەکان پاڵپشتی هێزەکانی ڕژێمی سووریایان کردووە چونکە هەندێک گروپی سەر بە ڕژێمی سووری هەبوون کە شەڕی ڕاستەخۆیان لەگەڵ هێزە کوردیەکان هەبوو تا ئێستا ئەو شتێش دروست نەبووە حتا کە چەند هەمەرێکی سەر بە هێزی سووریای دموکراتیا خۆدیە پاگایان هێزە کوردیەکان مەبەستم فڕۆکەخانەی حەلەبیان کۆنتڕۆل کردبوو بۆ ماوەی چەند کاتژمێرێک بە زۆر بەهێمنانە پاشەکشە بوون و دووبارە هێزەکانی ئۆپۆزیسیۆن یاخۆت هاتن فڕۆکەخانەی حەلەبیان کۆنتڕۆل کرد بە شێوەیەکی زۆر هێمنانە کە گوایە وەکو کە گوێمان لێ بووە پەیوەندیکی ڕاستەخۆ لە نێوان هەیئەی تەحریرشا دەستەی تەحریرشام کە دەگوترێت کە بە سەرپەرشتی ئەبوو محەممەد الجۆلانیە لەوانەیە پەیوەندیەکی ژێرپەردەیان هەیە بە شێوەیەکی کاتی طبعاً و لە ڕووی سەربازی کاتیەوە لەگەڵ هێزی سووریای دموکراتی خۆ هێزە کوردیەکانەوە هەیە لە قسەکانی جەنابتە ئەوەم هەڵێنجا باسی ئەمریکات کرد ئەوترێ دوای هاتنە سەر حکومی ترامپ بە شێوەیەکی ڕسمی بارودۆخی سووریا بە شێوەیەکی گشتی دەگۆڕێت شتە ڕاستە بە شێوەیەکی گشتی سووریا یاخود کوردەکانی سووریا عفوونکە سووریا و کوردەکانیش بە شێوەیەکی گشتی ئامشکەوانش لە سووریا بارودۆخی گشتی سووریا ئەوەندە بند بە سەرۆکایەتی ئەمریکاوە نییە چونکە لەوەتەی کاڕۆشەوەرشی سووریا بەرپا بووە ئەمە ینی چوار سەرۆک کۆمار لە ئەمریکا دەگۆڕدرێن ئەمە زیاتر پەیوەندی بە بارودۆخی نێودوڵەتی و پەیوەندی نێوان وڵاتانی زلهێز ئەوانی کە وەکو با بڵێن دەستیان بەسەر کەیسی سووری دەزاڵە یاخۆت هەبوونی سەربازیان لەسەر خاکی سووریا وایە ینی ئەمریکایە رووسایە ئێرانە تورکیایە مەجموعە وڵاتێک هەیە کە کاریگەری ڕاستەخۆیان لەسەر کەیسی سووریا بەڵام هاتنەوەی ترامپ لەوانەیە کاریگەری لەسەر هەندێک پرسی دیکە بکات بۆ نمونە کەمکردنەوەی یاخۆت نەهێشتنی دەسەڵاتی سەربازی ئێرانی یاخۆت میلیشیەکانی سەر بە ڕژێمی ئێرانی لە ناو خاکی سووریادا بەتایبێت ئەوانی کە نزیک بوون لە سنوورەکانی ئیسرائیل و مەترسی ڕاستەخۆیان لەسەر سەقامژێری ئیسرائیل هەبوو ئەمە بێگومان لە ئێستاوە باشە کاکشیوان بۆ پێی جەنابەت خەڵکی سووریایت پێشبینی چییە بۆ داهاتوو ئەم لانێ تازەیە مەبەستم ئەگات بەکوێ وەکو ئەوەی دیارە وڵاتانی ناوچەکە دایانەوەیت بە شێوەیەک لە شێوەکان سەقامجێریەک لەسەر خاکی سووریا دروست بکەن و ڕژێمی سووریاش بمێنێت لەوانەیە شخصی بەشار ئەسەد لە داهاتوو دەرنەکی ئێستا وەکو با بڵێن لا بردرێت یاخۆت بە شێوەیەکی هێمنانە لەسەر سەرۆکاتی کۆماری سووریا نەمێنێت لەوانەیە تەنانەت گومانە هێشتان پێشبینی ئەوەندە 100% نییە بەڵام ئەوەی کە دیارە وڵاتانی دەوروبەری سووریا و ئەوانی کە کاریگەری ڕاستەخۆی هەرێمیان هەیە وەکو سعودیە وەکو تورکیا وەکو ئێران ئەوانی کە بەسەر سیاسەتی مەتەقەکەدا بەگشتیانی با بڵێن زاڵن و هەروە ئەمریکا و رووسیا گەیشتونەتە ئەنجامێک کە ڕژێمی سووریا بەردەوام ببێت و لە هەمان کاتیشدا سەقامجێریەک لەسەر خاکی سووریا دروست بێت کە پەیوەندی بە سەقامجێری گشتی متەقەکەەوە هەبێت بەتایبەت لە پاش لە دوای ڕووداوەکانی 7 ئۆکتۆبەر لە ئیسرائیل مامەڵەی ئیسرائیل و هاوپەیمانانی ئیسرائیل لەگەڵ چەندین ئەو گروپ و ڕژێمانی لە ناوچەکەدا هەبوون گۆڕدران بۆ نمونە ئەمریکا
هیچ پەیوەندیەکە لەگەڵ ڕژێمی بەشار ئەسەد نەبوو یاخود تورکیا هیچ پەیوەندیەکی نەبوو بەڵام زیاتر لە ساڵ و نیوێکە ئەردۆغان بە هەموو شێوەک هەوڵی دەدات کە پەیوەندیەکانی خۆی لەگەڵ بەشار ئەسەد بگەڕێت وەکو جاران ئەمریکا و ئیسرائیل ئێستا وەکو گومانی ئەوە هەیە لەوانەیە ڕژێمی سووریا زۆر هاوکاری ئیسرائیلی کردووە لە کاتی شەڕی ئیسرائیل یاخۆت پەلاماری ئیسرائیل دژ بە حەزب الله و هەندێک پێگەی سەربازی ئێرانی لەسەر خاکی سووریا یعنی ئەوەندە کە ڕاوی سەربازی ئیسرائیلی 100% سەرکەوتنی بەدەستێنێ کاتێک کە دەوێت سەرکردەیەکی فەرماندەیەکی ئێران لەسەر خاکی سووریا بکوژێت بە ئامانج بگرێت یاخۆت لە سەرکردەیەکی حەزب الله بە ئامانج بگرێت بێگومان سندۆقی ڕەشی نهێنیەکانی جموجۆری حەزب الله و میلیشیە سەربازیەکانی سەر بە ئێران لەسەر خاکی سووریا یاخۆت فەرماندە سەربازیەکانی ئێران هەمویان لە دەست استخبارەتی سووریادان ئەوەندە ئیسرائیل کە 100% کە کەسێک بە ئاماژ دەکات چه ئێرانی بێت یان حەزب الله بێت یان سەر بە ئێران بێت ینی بۆ نمونە مەجموعەیەکی سووری کە سەر بە ئێران بێت ئەوەندە 100% کە ئامانجەکانیان بەدەست دێنێت لە ڕووی سەربازیەوە بێگومان نیشانەی ئەوەیە کە هاوکاریەکی قۆلی نێوان استخباراتی سووری و ئیسرائیلی هەیە بەپێی کە هەندێک راپۆرت دەڵێن ئەوە ڕابۆچوونی شخصی خۆم نییە ئاماژەی ئەوە هەیە وا تا ئێستاش تا ئیسرائیل هەندێک پێگەی سەربازی لە ناو سووریا دەماوەی چەند ساڵەکە کە بە ئامانج دەگرێت و تۆپارانی دەکات تا ئێستا یەک ئەفسەری سووری بۆ نمونە نەکوژراوە تەنانەت چەند کەسایەتیەکەن کە ناسراون بە نزیکبوونی خۆیان لە ئێران بەڵام باقی پێگەکانی دیکە یاخۆ ئەو کەسانی کە دەکوژرێن و ئیسرائیل تۆپارانی ناوچەکانیان دەکات پێگەکانی هەموویان ڕاستەخۆ سەر بە ئێرانن یان پاسداری ئێرانی ڕستەیەک پێم بڵێیت گەشتبینیت بە داهاتوو بە داهاتووی شێوەیەکی گشتی و کورد من گەشتبینم کە کار لەسەر ئەوە دەکرێت سەقامجێریەکی گشتی لەسەر ناوچەکەدا فەرز بکرێت لە دوای ڕووداوەکانی 7 ئۆکتۆبر پێش ئەو ڕووداوانش کە باس لە پرسی تەطبیع دەکرا لە نێوان سعودیە و ئیسرائیل و سعودیەش داوای ئەوە دەکرد کە دانپێدانێکی فەرمی بە وڵاتی فلەستینەوە هەبێت و هەوڵی ئەوەیاندا بەشار ئەسەد بێنەوە ناو کۆمکاری عەرەبی لە پێناو ڕاگررتنی لێشاوی ئێرانی بەسەر ناوچەکەدا من گەشتبینم کە جۆرە سەقامجێرێک لە ناوچەکەدا دروست دەبێت بەڵام لەوانەیە هەندێک لایەن هەندێک پێکهات لە هەندێک خاڵدا وەکو با بڵێن بێبەش بن لەوانەیە گومانی ئەوەش هەیە یعنی بێگومان وە بەتایبەت کوردیش یعنی بۆ نمونە شاری عەفرین تا ئێستا داگیر کراوە شاری عەفرین تقریبا وەکو پرسی هەندێک ناوچەی کێشەدار وەکو کێشە لەسەر هەریمی کوردستان تقریبا بۆتە ئەو بابەتێ هەرچەندە ناوچە ئەوانی کە کێشیان لەسەر لە نێوان هەریمی کوردستان و حکوومەتی عێراقیدا لە کێنراون وەکو با بڵێن پەیوەندی ڕاستەخۆی جوغرافیان بە هەریمی کوردستانەوە هەیە ئەوەندە مەترسی زۆریش نییە بەڵام شاری عەفرین هەر لە ڕووی جوغرافیەوە دوورە لەوانەیە هیچ چارەسەرێک لەو مەسەلەیە دەنەبێت بەڵام بە شێوەیەکی گشتی جۆرە سەقامجێریەک ئارامیەک لە دوای 14 ساڵ شەڕکردن لەوانەیە بەسەر ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بەگشتیدا وەکو با بڵێن بکرێت بەتایبەت وڵات زۆر بەڕێز شیروانی ئیبراهیم ڕۆژنامەنووس لە ئەڵمانیاوە زۆر سپاس. دامەزراوی ڤیم 300 بۆ 400 تۆن پاژماوەی پلاستیکیان کۆ کردوتەوە و کارێکی هونەریان لێ دروست کردووە لە دوکان. ئەم کارە هونەریەیان دەلالەتە لەو یاخود ئامانجیان لەم کارە هونەریە ئەوەیە کە هاوڵاتیان هۆشیار بکەنەوە لە پاکڕاگرتنی ژینگەی شارەکەیان و ناوچەکەیان. لەم بارەیەوە خاتوڕەبان قسەی بۆ تۆڕی میدیای ئێستا کردو چەند زانیاریی بۆ خستوینەتە ڕوو سەبارەت بۆ کاریان. ماوەیەک لەمەوە پێش دامەزراوێڤم هەستا بە پاکردنەوەی بەنداوی دوکان و هەروەها زەی قەشقۆڵی ئێمە لەو کاتی کە ئامادەکاری ئەکرات بۆ پاکردنەوەی ئەم دوو شوێنە بیرمان لەوە کردەوە وەکو پرۆژەی ئارتفرۆش کارێکی هونەری هۆشداریدان دروست بکەین و بۆ ئەوەی ڕێگری بکەین یاخود هۆشداریەک بڵاو بکەینەوە لە پاکڕاگرتنی شوێنە گەشتیاریەکان پاکڕاگرتنی سەرچاوە ئاویەکان
بۆیە لە دوای ئەوەی کە کۆمەڵێک دیزاینمان حاضر کردبوو ئەم دیزاینیانمان هەڵبژارد کە لە شێوەی شەپۆلێکی ئاوا دەرئەکەوێت و ئێمە بەشێکی ئەو پلاستیکانەی کە لە ناو دەریاچەی دوکانە هەبوو هەروەها بەنداوی دوکان ئێمە توانیمان سوودی لێ وەربگرین و بکەین بەم ئیشە هونەرەی کە ئێستا لێرە دامانناوە ژمارەی بتڵەکان ناتوانین بە ژمارە دیاری بکەین بەڵام وەکو کیلۆ ئەتوانین بڵێن بەڵێ ئەتوانین بڵێن 300 بۆ 400 کیلۆیە و بینای ئیشەکە بە جۆرێک دروستکراوە کە زیانی بۆ ژینگە نەبێ واتە ئێمە لە ئاسن بیناکەیمان دروست کردووە و لە کاتی ژەنکردنی هیچ زەرەرێکی نابێت بۆ عەرزەکەی کە لەسەری دامانناوە و هەروە پێم باشە ئاماژەش بەوە بکەم کە ئەم ئیشە ئیشێکی کاتیە لێرەدانراوە خۆتان نەزانن پلاستیک بە کاریگەریەکانی کەش و هەوا تووشی تێکچوون ئەبێت بۆیە ئێمە بڕیارمانناوە بە شێوازێکی کاتی لێرە دای بنین وەر کاتێک هەستمان بەوە کرد کە پلاستیکەکان خەریکە بەرەو تێکچوون ئەچێت ئێمە ئیشەکە ئەگوازینەوە بۆ شوێنێک کە زیان بە ژینگە نەگەێنێت. مامۆستایانی خوێندنی کوردی لە کەرکووک داوا دەکەن کە موچەکانیان تەڵتین بکرێت بۆ مەبەستەش سەردانی ئەنجومەنی پارێزگای کەرکووکیان کردووە و داواکەیان گەیاندووە. شەممە دەستەی مامۆستایانی خوێندنی کوردی سەردانی ئەنجومەنی پارێزگای کەرکووکمان کرد بە دیاریکراوی لیژنەی پەروەردە لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک ئەو لیژنەیەکی گەورەیە کە هەموو نەتەوەکان بەڕاستی ڕووی لێ دەکەن لە ئێستادا کە دوایەوەی ئەنجومەنی پارێزگا تەشکیل بوو. یاداشتێکمان بە ناوی مامۆستایانی خوێندنی کوردی بە واژۆی چەندین هەزار مامۆستاوە داوە پێیان کە چارەسەری گرفتی ئێمە بکەن کە لە ئێستادا چارەسەری ئێمە بریتە لە تەڵتین و گواستنەوە کە لە خاڵی سێمە داوای تەواوی شایستەدارایەکانی خۆمان کردووە لە وەکو چۆن هاوپیشەکانمان لە عەرەب و تورکمان و کلد و سریانی داوای ئەوەمان کردووە کە ئێمەش وەکو ئەوان بەڕاستی حقوق و ئیمتیازاتی خۆمان وەرگرین ئەوە ئێمە چەندین ساڵە بەڕاستی نزیکەی 20 ساڵە دەناڵێنین بەدەست نەبوونی موچەیی لێبڕین و گرفتەکانی خوێندنی کوردی بەگشتی ئێمە بەڕاستی ئەمەلمان هەیە کە ئینشاءڵڵا هەم ئەندامانی ئەنجومەن و بەڕێز کاک ڕێبوار کە ئێمە کەمێکی تر سەردانی ئەویش دەکەین یاداشتێکمان بۆ ئەویش ئامادە کردووە وەکو باسم کرد بە چەندین هەزار واژووەوە ئومێدەوارین کە ئەوانیش بەرپرسانە و خەمخۆرانە ئەم کەیسە بجوڵێنن بتوانین پێکەوە چارەسەری گرفتی خوێندنی مامۆستایانی کوردی بکەین لە کەرکووک. دەستێوەش خۆش بژاری ئەستان پێشکەشکردن ئاسوودە بن.